بینەرە هێژەم کاتتان باش هەموو کاتێکتان لە خۆشی و شادیدا بێ. ئەمڕۆکە بەرنامەیەکی تایبەت لەسەر ئەو ڕەوشە دەکەین کە لە سووریادا بە تایبەتیش لە باکووری سووریادا و لە ناوچەی حەلەب هاتۆتە ئاراوە کە زۆر جار باس لە چەمکی ڕۆژهەڵات و ڕۆژئاوای فرات دەکرێت. هەروەکو دەزانن ئیتر کوردەکان لەو دوو گەڕەکەی حەلەب لە ڕۆژانی دواییدا تووشی ڕووداوێکی تایبەت بوونەوە و ئیتر ئەو ستاتوێی کە لەو دوو گەڕەکە هەبوو وا پێدەچێت کۆتایی پێهاتبێ و یانیش بە سازشێک ئیتر کۆتایی پێبێ و یانیش بکەوێتە ژێر کاریگەری حکوومەتی نوێی کاتی دیمەشق. ئەو بەرنامەیە لەگەڵ چێ باز دەکەین؟ لەگەڵ بەڕێز شەماڵ بەشیری کە ئیتر هەم لە بۆ ماستەرەکەی لەو بارەیەوە کارێکی زۆری کرد، واتە لەسەر سووریا کارێکی زۆر تایبەتی کرد و هەم لەو بارەشەوە ئاگدار و پسپۆرە کە ئەو بابەتانە تا چ ڕادێک پەیوەندیان بە جیۆپۆلۆتیکەوەی هەیە، تا چ ڕادێک پەیوەندیان بە بەشەکانی دیکەی کوردستانەوەی، تا چ ڕادێک پەیوەندیان بە هەموو گۆڕانکاریەکانی جیهان و ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە هەیە. بەڕێز شەماڵ بەشیری بەخێر هاتی. سپاس کاکیوە، سپاس بۆ ناساندنەکەت و سپاس بۆ ئەو بەسەرکردنەوەی شتەکە. هەر بژیت هاوڕێیان ئێوەش ئەو پەخشەمان لەسەر فێسبوک و لەسەر یوتیوبیش هەیە، بەڵام هەروەکو پێشتر ئاگدارم کردوونەتەوە فێسبوک دوای چەند دەقەیەک لایفەکانی من بەردەوام دەبڕێ، چونکە سزام لەسەرتکایە ئێوەش هەوڵ بدەن لەسەر فێسبوک تەماشامان مەکەن، بەڵکو وەرن لەسەر یوتیوب تەماشامان بکەن بۆ ئەوەی لێمان دانەبڕێن. ئەو بەرنامەیەکی تایبەت دەبێ زۆربەی زۆری ئەو پرسیارانەی کە لە مێشکی خەڵکدان و مێشکی خەڵکی تێکەڵ کردووە هەوڵ دەدەین بە پێی توانە ئیتر دەرچەیەکیان لە بۆ بدۆزینەوە. زۆر بەخێربێن سەرسەر و سەرچاوم. کاک شەماڵ بە لەوە دەست پێ بکەم. ئیتر من چەند ڕۆژێکە بەڕاستی سەرباری ئەوەی یەک دوو بەرنامەم لەسەر ئەو بابەتە ئەساسکردوونە، بەڵام هەموو کاتەکانی خۆم لە بۆ ئەوە تەرخان کرد لەسەر ئەوە زیاتر لێکۆڕینەوە بکەم. باس لەوە دەکرێت کە ئیتر ئەو یاریانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پەیوەندیان بەوە هەیە کە زلهێزەکان بە تایبەتی ئەوانەی سووریایان ڕووخاند ئێستاکە خەریکن لە سووریادا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئیتر بەرەیەکی کوردی سونی ئیسلامی ئەمەوی دروست دەکەن و هەموو بابەتەکە پەیوەندی بەوە هەیە، واتە ئیتر بزوتنەوەیەکی نیۆ ئەمەوی لە سووریا سەر هەڵئەدا و سونیەکان پشگیری لێ دەکەن. لێرەدا ئامانج ئەوەیە کە لە ئایندەیەکی نزیکدا ئیتر پیلانەکانیان بتوانن لەسەر ئێران بە تەواوەتی جێبەجێ بکەن و لە هەمان کاتدا ئەوە ئەکرێ بربەستێکیش بێ لە بەرامبەر هەژمونگرایی چین و ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. پێت وایە ئەوەی ئێستاکە لە حەلەب ڕوویدا تا چ ڕادێک پەیوەندی بەو گۆڕانکاریە جیۆپۆلۆتیکیەوە هەیە کە باس لەوە دەکرێت ئیتر دەبێ سونیەکان و بە تایبەتیش دەوڵەتی نیۆ ئەمەوی لە سووریادا لە ئیتر دەسەڵاتێکی زیاتری هەبێ لەوەی کە هەتاوەکو ئێستا هەیەی لە بۆ لە هەندێک شوێندا ویانیش لە زۆر شوێندا کوردەکان لە بەرامبەر ئەمەدا ئاستەنگن، بۆیە وڵاتانی زلهێز ئیتر هەوڵیاندا ئەو ئاستەنگیە تا ڕادێک کەم بکەنەوە. واتە وەرچەرخانێکی استراتیژی هەیە لەو بوارەیەدا کە جەنگی دژ بە تیرۆر بەرەو پەرژینکردن دەچێ و ئیتر هەڵوێستی ئیدۆلۆژی لە بەرامبەر ئیسلامی سیاسی تا ڕادەیەک بەلاوە دەنرێ و استراتیژیەکی نوێ لە بۆ ئەمەویە نوێیەکان سەر هەڵئەدا و ئیتر دووبارە هاوسەنگەرکردنەوەی کورد و سونە لە ئارادایە. کاکیوە سپاس. ڕاستیدا حەزم دەکرد
تۆزێک زوداتر چبینە ناو بابەتەکە بەڵام ئەوەش فەرموو لەو بارەیەوە ئەتوانی یعنی دوای ئەوەی بە کورتی وەڵامی پرسیارەکەی منت دایەوە ئەتوانی ئەوەی پێت خۆشە باسی بکەی هیچ سنوورێک نییە فەرموو باش زۆر باشە ئەم پێم وایە دین هەتا ئێستاکانە فاکتۆرێکی ئیزا زۆر گرینگە لە عیلاقاتی ناودەوڵەتیدا لە هاوکێشەکانی هەرێمی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەڵام بنیادنانی یەکدانە هاوسەنجێکی نوێی سیاسی هێز لە ئاز ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا وەکو فاکتۆرێکی کە هاوتەریک بێ دەگەڵ ئەو گۆڕانکارانی کە لە ئاستی گلۆباڵ لە ئاستی جیهانی چەندەم سەردا دێتە ئەوم پێم وایە ئەمە تۆزێک زەحمەتە ئاین گرینگە بەڵام ناتوانێت تەنها خۆی لە ناوخۆی دابێتە فاکتەرێک بۆ کۆکردنەوەی ئەم هەموو دەوڵەتە ئیسلامیە سونیەی کە هەرچەند ئیسلام و سونەگەرایی دەتوانێت مەخرەجی هاوبەشی هەمویان بێ خاڵی هاوبەشیان بێ بەڵام یەک دنیا ناکۆکی ژێوپۆلیتیکی زۆر بەفراوان ناکۆکی مێژویی زۆر بەفراوان لەناوە ئەو دەوڵەتانەدا هەیە جۆرێک لە هێوەرکردنەوەی پەیوەندیەکان لە نێوان وڵاتانی ئیسلامی سونەدا ئێمە دەیبینین ئەوم پێم وابێ ئەم ڕەودا پەرە دەستێنێ هەر ئەمڕۆکانە لە دوانەکانی ئەحمەد شەرق لەسەر ئەوەی کە لە بنەماڵەیەکی داگەورە بۆ کە باوکی ناسری بۆ تایبەت لە ناوماڵێدا هەمیشە تام و چێژی مسر و مسری تێدا هەبووە و ئەمان هەموو ئەو سیگناڵانەمان دەدەن کە هەوڵەکانی ئاساییکردنەوەی پەیوەندیەکان لە نێوان وڵاتانی ئیسلامیدا لە ئارادەیە هاکان فیدان دوێنێ لە دوانێکی دیکەی هەبوو کە وڵاتانی ئیسلامی یا ئومەتی ئیسلامی وشیار بۆتەوە لە خەو هەستاوە و بە هۆشیاریەکی نوێوە هەوڵ دەدا لەو جیهانە نوێدا ڕوبەڕووی گۆڕانکارێکان بێتەوە و جەختی لە ئەو هۆشیاریە ئومەتیە یا بڵین ئاینیە کردبوو و جەختیشی لەوە کردبووە کە ناڕاستە خۆ پەیامێکیش بوو تەنانەت ئەمە شتێکی سونی گرایی نە بەڵکو ئەم هۆشیاریە لە ناو وڵاتانی ئیسلامی لە پەیوەندی لەگەڵ ئێرانیشدا چونکە نێوان ئەوەش نیشان دەکە ئەو شتانێکی ئێستاکە لە ئێران ڕوودەدەن ئەمانە پرۆژەیەکی زایۆنینە پرۆژەیەکە کە بۆ زیان بەخشینە بە وڵاتانی ئیسلامی هەر بۆیە هێوەرکردنەوەی پەیوەندیەکان دەگە وڵاتانی سونی لە ئارادایە سازکردنی جۆرێک لە هۆشیاریەکی ئاینی ئەمە بۆتە گوتارێکی زاڵ ئێستاکانە لە زۆربەی کەسایەتە سیاسیەکاندا هەروکو چۆن ئێمە ئەمە وەکو ڕەوتێک لە ئەمریکاش دەبینین مەسەلەن ڕەوت ماگا کە کاراکتەری مەسیحیەتی تێدا لە پێشەیە مەسیحیەتێکی کۆنسێرواتیڤی تێدا لە پێشە کەسایەتەکانی وەکو چارلی کێرک و ئەوانەکە کە دواتر تەنانەت پێگەکەی ئەوەندە گرنگ بوو کە گەیشتە ئاستی تێڕۆکردنەکەی ئەمانە نیشانمان دەدا کە جارێکی دیکە دین لە پەیوەندی ناودەوڵەتەکاندا لە ئاستی هەرێمیدا سەر لە نوێ گرنگیەکی نوێ پەیدا دەکاتەوە تەنانەت یەکێک لە سێکولارترین وڵاتانی جیهان وڵاتی سویدە یعنی سوید وەکو سێکولارترین وڵاتی جیهان تەماشاکراوە کە زۆربەی هاوڵاتیەکانی یا باوەڕیان بەخوانیە یا باوەڕیان بە ئاینی یا ئاین لە ژیانی ڕۆژانەیاندا هیچ شوێن پێگەیەکی نیە کەچی لە هەڵبژاردنەکانی کە هەڵبژاردننی ئێمە کلیسامان هەیە لە سوید لە هەڵبژاردننی کلیسادا ڕێژەی بەشداربوونەکان 400 قات بە پێی هەڵبژاردنەکانی ڕابردوو زیادی کردو ینی بەشداری هەڵبژاردنەکاندا ئەمە نیشانی ئەوەدا کە ئێمە لە جیهانێک داین نیگەرانی شەڕ پێکدادان نەبوونی ئیستقرار نەبوونی ترس و دڵە ڕاوکێ بۆ داهاتوو ئەمانە هەموو دەکە ئاین پێگەیەکی تایبەت بەخۆ بگرێ بەڵام وەکو دیسانش پێم دەمێت تەرکیز سەرکەمەوە ئاین وەکو فاکتۆرێک تەنها خۆی لە ناخۆیدا باز نییە بۆی کە ئێمە ڕوبەڕوو یەکدانە جەپەیەکی نوێ ببینەوە کە پێ بڵین ئەمە جەپەیەکی ئیسلامی سونی ئەمەویە ئەمە یەک دوو ئەم پێم وایە
بەڵام چی پێم وایە کە بە تایبەتی بۆی کە بابەتەکە ئێمە لەسەر سووریەوەوانە ئەم پێم وایە پێگەی تورکیا بە پێچەوانەی ئەوەی کە زۆر کەس ئاماژەی پێدەگرێت کە تورکیا وڵاتێکی گۆشەگیرکراوە کە تورکیا لەمە بۆ لە عیلاقاتی ناودەوڵەتیدا گرنگ نەماوە ئەوانم پێ وایە تورکیا بەردەوامە لەوەی کە پێگەی استراتیژیکی خۆی بپارێزێ بە تایبەتی هەتا ئەو ڕۆژەی قەیرانی ئۆکراینە قەیرانی ئەوروپا و رووسیا ئەبوو جۆرەی ئێستاکە هەیە لە لووتکەدا ببێنێتەوە دەستێوەردانەکانی دەوڵەتەکەی ترامپ لە وڵاتانی لاتین ئەمریکا لە ئەمریکای لاتین بە تایبەتی ئەو وڵاتانەی کە لە هاوپەیمانەتی دەگەڵ رووسیا و لە چیندانە ئەو دەستێوەردانە لە وڵاتانەدا ئەبوو جۆرەی ئێستاکە هەیە بەردەوام بێ ئەم پێ وایە لەو بڕوایدامە تورکیا پێگەی استراتیژیکی خۆی دەپارێزێ ئەمەش ناتە واتایی کە جۆرێک لە بربەرەکانی لۆکاڵ لە بەرامبەر تورکیادا پەرەنەستێنێ ئەمڕۆ من هەواڵێکم خوێندەوە زۆر نەمتوانین بەدەوڵات چوم بکەم بەڵام گۆیا پرۆژەی پاراستنی دەریای بالتیک قراروە بوو بدرێت بە وڵاتی یۆنانستان وەڵامی یۆنانستان دیارە نەیتوانیوە ئەمە بە ئەمەکە ڕاپەڕێ ئەمە ئێستاکە دراوە بە وڵاتی تورکیا ئەگەر ئەمە ڕاست بێ ئەمە پێمانیشان دەدا کە لەمە بەدواوە بەشداری دەوڵەتی تورکیا لە سەقامگیری ئەمنیەتی ئەوروپا تێپەڕی خۆناغێکی نوێ دەبێت ئەمە تقریبان زیاتر لەگەڵ هاتنە ئاراوەی باسی ئەوەی کە ئەمریکا ئەوروپا بەجێ دێڵێ و لە ئەمنیەتی ئەوروپادا ڕۆڵ و پێگەی خۆی کەمتر دەکاتەوە ڕێژەی سەربازەکانی لە ئەوروپا دێنێتە خوارەیە ئەمنیەتی ئەوروپا ڕوبەڕووی مەترسیێکی جەوهەری بۆتەوە ڕوبەڕووی ئەوی پێڵەن مەترسیەکی مەوجودی existential وای کردو کە لە ڕێو ڕێبازی نوێ بگەڕن کە چۆن ئەم بۆشایەتە پڕ بکرێتەوە و یەکەمین بژاردە کە هاتوۆتە سەرمێزەوەیە کە چۆن جێگە و پێگەی تورکیا وەکو دووەم هێزی ناتۆ بەکار بهێنرێت لە سازکردنی ئەمنیەت و ئیستقرار لە ئەوروپادا و تورکیا میلی خۆی بۆ نیشان داوە و دەهەیە ئەمەش بەکار بێنێ بۆی کە جارێکی دیکە بتوانێت پەیوەندەکانی خۆی دەگەڵ ئەوروپا بێنێتەوە ئاستێکی نوێ و ئاستێکی استراتێژیکتر و ئاستێکی جەوهەریتر ئەمانە هەم وا دەکە کە ئەوروپا حساسیەتی تورکیا زیاتر لە بەرچاو بگرێت لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابووریەوە بەڵام بۆی کە یەک شتم لەبیر نەچێت یا بیسەران نەڵەن ئەخە باشە ئەی ئەوە نییە ڕێکەوتنێکی نوێ کراوە لە نێوان لوبنان قوبرس ئیسرائیل و وڵاتی یۆنانستان لە ڕۆژانی لە دوو هەفتەی ڕابردوودا ڕێکەوتنێکی نوێکرا تورکیا زۆر بۆ ڕێکەوتنە عاجز بوو تەنانەت زۆر بەتوندی ڕوبەڕووی وڵاتی لوبنان بووە کە لەو ڕێکەوتنێک کە لەگەڵ ئیسرائیل و یۆنانستان و قوبرس کردوێتی هیچ پرسوڕایان بە تورکیا نەکردەوە یا هەستیاری ئەمنیەکانی تورکیا لە مەدیتەرانەیان تورکیایان لە بەرچاو نەگرتووە بەڵام ئەمە شتێکی ئاساییە چەندە دەرفەت و دەرەتان لە شوێنێک زیاد دەبێت پێگەی هێزێک یا بەرەیەک لە شوێنێک زیاد دەبێت لە بەرامبەر ئەمەشدا هەمیشە دەرفەت و دەرەتانیا بڵێن دینامیزمی لۆکاڵی بۆ بربەرەکانی بۆ وەڵامدانەوەی مەترسیەکانی ئەم گەشە سەدنانە ساز دەبێت و ئەو شتانە هەمیشە پێویست ناکە یەکلایەنە بێ بەڵکو زۆر جار ئەم شتانە دەتوانن بە هاوکەریبی دەگەڵ یەکتر بەڕێوە بچن جا بۆیە ئەمن ئێستاکە پێم وایە کە ئەوەی کە لە سووریا ڕوودەدا ئەمەی کە ئێمە لە حەڵەب دەیبینین ئەوەیە کە دوای زیاتر لە 2 ساڵ
پەلەقاژەی تورکیا بۆی کە دنیا قەنەعەت پێبینێ کە تورکیا ڕوبەڕووی پرسێکی ئەمنیەتی استراتیژیک دەبێتەوە لە ئەگەری بەهێزبوونی پێگەی هێزەکانی سووریای دموکراتیکدا ئەوە خەریکە ئەم دڵە ڕاوکەیە گوێی لێ دەگرترێت لە جەنگەی شەڕی حەڵەبدا یەکێتی ئەوروپا بە فەرمی سەردانی دەمەشقی کرد بە فەرمی لە عینی شەڕەکاندا لە کاتێکدا کە خوێن دەڕژە دیداریان دەگەڵ شەڕع کرد و لێدوانێکاندا کە ئەوان ئامادەن پشتگیری لە سووریا بکەنەوە پێشوازی لە ئیستیقرار لە سووریا دەکەن و تەنانەت 227 ملیۆن دۆلاریشیان پێدا وایە 177 ئەگەر 277 بەڵێ بەڵێ نەهاڵە بوو ئەوانە هەموو ئەو نیشانانن کە ئێمە دەبێ بیان خوێنینەوە دەبێ حسابیان بۆ بکەین ئەوەی کە ئەمن لێرەدا وەکو کێشە دەبینم ئەوەیە کە لایەنی کوردی هەتا ئێستاکانە لە ڕووی عەقڵیەتی سیاسیەوە لە ڕووی گوتاری سیاسیەوە و لە ڕووی هەڵسوکەوت و مامەڵەکردن دەگەڵ دۆخی ئەمنی سیاسی لە ناو سووریا و لە هەرێمەکەدا هێشتا لە قۆناغی ئەسەددا ماوەتەوە و گوتاری سیاسی کورد لە پێش هەموو شتێکدا گوتار پرۆژەی سیاسی و شێوازی مامەڵەکردنی دەگەڵ حکوومەتی ناوەندی دەگەڵ گەشە سەڵنەکانی کە لە ئاستی هەرێمی جیهانیدا ڕوودەدا نەیتوانیوە بە پێی قۆناغی دوای ئەسەد خۆی بگۆڕێ خۆی بگونجێنێ و بە فۆرمێکی نوێ بێتەوە ناو معادلاتی سیاسیدا کورد لە قۆناغی ئەسەددا یا لە قۆناغی پێش ئەسەددا مۆنۆپۆلی شەڕ لە دژی تێرۆری لە سووریادا هەبوو واتە ئەمە تەنها کورد بوو کە بەشێک بوو لە تەعالوفی ناودەوڵەتی بۆ شەڕ لە دژی داعش و ئەم مۆنۆپۆڵە ئەم پاوانەی کە لە دەستی کووردا بوو مەشروعیەتێکی سیاسی مەشروعیەتێکی ئەمنی بە پێگەی کورد دەبەخشی و کوردی توانین لەو چوارچێوەیەدا بەرەنگاری هەم داعش بێتەوە هەم بەرەنگاری ئەو مەترسیە جۆرانە بێتەوە کە لە سووریادا لە ئارادای و لە هەمان کاتیشدا ڕۆژانە لەو چوارچێوەیەدا مەشروعیەتێکی سیاسی گوتاری بۆ خۆی و بۆ پێگەی خۆی لە سووریادا بمێنێتەوە بەڵام لە دوای ڕووخانی ئەسەد و لە دوای ئەوەی کە سووریا بە فەرمی بۆتە ئەندامی کوالیسیۆنی ناودەوڵەتی بۆ شەڕ لە دژی داعش ئەم مۆنۆپۆڵە لە دەستی کورد هاتووەتە دەرێ ئەومان لەبیر نەچیە یەک کێشێکە ئەمن پێیان بێ دەجار لە بەرنامەکانی تۆدا باسم کردو ئەوەیە کورد دەبێ ئەمە بزانیە ئاکتۆرێکی دەوڵەتی نییە هەتاکو نییە ئاکتۆرێکی دەوڵەتی هەبێ ئەم ئاکتۆرە دەوڵەتێت بە پێی حقوقی ناودەوڵەتی بە پێی نۆرمی سیاسەتی ناودەوڵەتی پێگەی ئەم دەوڵەتە بە هەموو قەیرانەکانی بە هەموو لاوازەکانی 100 قات لە تۆ زیاترە مەشروعیەتەکەی 100 قات لە تۆ زیاترە هەتا ئەوەی کە ئەتۆ هێزێکی چەکداری نەحکومی بی کورد هەتا ئێستاکانە پێمان باش بێ پێمان خراپ بێ پێمان خۆش بێ پێمان ناخۆش بێ ئاکتۆرێکی نادەوڵەتیە و لە کۆتاییدا لە عیلاقاتی ناودەوڵەتیدا بە پێی هەم یاسای ناودەوڵەتی هەم نۆرمە ناودەوڵەتەکان حیسابی دەوڵەتت بۆ ناکردرێت و حیسابی هاوپەیمانێتیشت بۆ ناکرێت لە باشترین حاڵەتدا ئەوەی کە ئێمە بەردەوام جومان لێ دەبێت چییە ئەمریکایەکان دەڵێن کورد بە ئینگلیز دەڵێن پارتنەری ئێمەیە یعنی هاوکارمانن هاوکار و هاوپەیمان دووشتی لێکتر جوداون دەوڵەت ناتوانێت دەگەڵ ئاکتۆری نادەوڵەتی دەگەڵ هێزی نادەوڵەتی ببێتە هاوپەیمان بەڵام دەوڵەتەکان دەتوان دەگەڵ یەکتر ببنە هاوپەیمان ئەو شتەیەکە هەتا ئێستاکانە کولێ تێنەگەیشتووە کاک شەماڵ مەجارم بدێت خواکەی میوانەکەم دوێنێنە پێرێ میوانێکم باسی لەوە کرد هەمان شتی باس کرد کە جەنابەت باسی کرد یعنی گوتی کورد نە لەوە تێگەیشتووە دەوڵەت چییە نە دەتوانێت بچێتە ناو دەوڵەت نە ئەشتوانێت دژایەتی دەوڵەت بکە و دەوڵەتێک بۆ خۆی دروستکە لێرەدا پرسیارەکە ئەوەیە یعنی بە تایبەتی لە ڕۆژ ئاوادا لە لێدوانەکاندا ئێمە وەلا لەو کەسانەی کە نزیکی ئەوانن تەحلیلی و شیکردنەوەی سیاسیان دەکرد بەردەوام دەیانگوت کۆمەڵێک هاوسەنگی هەنا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناکۆچی هەنا لە نێوان ئیسرائیل و تورکیا لە نێوان بەریتانیا و ئەمریکا
ئێستاکە ئەتوانین بڵێن تورکیا ئەو هەموو ئاستەنگیانەی تێپەڕاندونە تورکیا و شەرە ئەو هەموو ئاستەنگیانی تێپەڕاندونە و هەمویان ڕێککەوتونە هیچ شتێک نەماوە و یانیش بەڕاستی تا ئێستا ئاستەنگیەک ماوە دەمەوێت لەو بارەشەوە قسە بکەیت بەڵام قسەکەی خۆش تەواو بکە فەرموو. زۆر باشە دێمە سەر ئەو بابەتە ئەمە خاڵێکە کە من ویستم ئاماژەی پێ بکەم ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووهەم ئێمە هاوسەنگێکی هێزمان هەبوو لە سەدەمی ئەسەددا ئەو هاوسەنگی هێزت چ بوو ئەتۆ وەکو لایەنی کوردی لە هیندێک جوغرافیای ژێردەسەڵاتی حکوومەتی مرکزیدا هەبوونەتە بوو وەکو حەڵەب وەکو ئەشرەفیە بەڵام لە هەمان کاتیشدا دەوڵەتی ئەسەدیش لە هیندێک جوغرافیای ژێردەسەڵاتی تۆدا هەبوونی هەبوو وەکو لە هیندێک هەرێمی حەسەکە لە هەرێمێکی قامیشلی لە فڕۆکەخانەی قامیشلی لە حەسەکە بەڵێ لە گەڕەکێک لەو کاتانەیدا کە ئەسەد گەماڕۆی حەڵەبی دەدا یا ئەشرەفیەی دەدا لایەنی کوردی گەماڕۆی فڕۆکەخانەی قامیشلۆی دەدا دوای ساعتێک 2 ساعت گفتوگۆ دەکرا ئەوان لە حەڵەب زەختەکانی خۆیان لا دەبرد و لایەنی کوردیش لە قامیشلۆ هێزەکانی خۆی پاشەکشە پێ دەکرد. لە دوای ڕووخانی ئەسەد لایەنی کوردی نەیهێش دەوڵەتی نوێی سووری بێتە ناو ئەو هەرێمانەی کە پێشتر لە دەستی دەوڵەتدا بوو. ئەمە چی ساز کرد؟ جۆرێک لە ناهاوسەنگی ساز کرد لە پەیوەندی هەرێمی ڕێوەبەری خۆسەر و دەوڵەتی شام. یانی چی؟ ینی لەمە بەدواوە وای لێ هات کە کاتێک دەوڵەتی شام دەچێ گەمارۆی حەڵەب دەدا ئەتۆ هیچ مێکانیزمێک لە بەردەستدانەیە لە جوغرافیای ژێردەسەڵاتی خۆتدا بەکاری بێنی بۆ ئەوەی کە پاشەکشە بە هێزی حکوومەتی مرکزی بکەی لە هەرێمەکانی وەکو حەڵەب وەکو ئەشرەفیە. هەڵێزم بووی ئەمە فاکتۆرێکی دیکەیە کە لە هاوسەنگەکاندا کورد لە بەرچاوی نەگرتووە. لایەنی سێهەم چیە؟ لایەنی سێهەم ئەوەیە کە ئەتۆ لە زانستی سیاسیدا شوێن زۆر گرنگە بە ئینگلیزیەوە پێڵەن سپیس بە فارسی پێڵەن مەکان باشە لە زانست سیاسیدا مەکان یا شوێن ئەو شوێنەیە کە دەوڵەت دەستی بەسەرداگرتووە. جا ئەوە هەر لە هێنری لە فێڤێەوە بگرە بۆ میشێل فوکۆ بۆ کارل شمیت بۆ زۆر فیلسۆفی هاتوون لەسەر ئەو بابەتە کاریان کردووە. شوێن یا سپیس ئەو شوێنەیە کە لەژێر دەسەڵاتی دەوڵەتدایە دەوڵەت توانیت یاساکانی خۆی بەسەدا داسەپێنێ یا دام و دەستگاکانی خۆی بەسەدا داسەپێن یا ئەوەی کە میشێل فوکۆ دەڵێ دەوڵەت تێیدا هێزی کۆ کردوتەوە لە چوارچێوەی چاودێریدا گرتوخانەدا پەروەردەدا هەموو ئەوانەدا. بەڵام دژە سپیس ئانتی سپیس یا دژە شوێن چیە؟ دژە شوێن ئەو شوێنەیە کە تۆ تێیدا بربەرەکانی دەکەیت تۆ هەوڵ دەدەی ئەو شوێنە لەژێر دەسەڵاتی دەوڵەت بینی دەرێ و بیکێ شوێنێک بۆ بربەرەکانی کردن دەگەڵ دەسەڵات. لە قۆناغی بربەرەکانی لە قۆناغی ڕوخاندنی دەوڵەتدا ئەتۆ دەتوانی لە سووریا دژە سپیس ساز بکەیت. هەرێمی حەڵەب ئەشرەفیە لە دوای داگیرکردنی عەفرین ئەمانە بوونە دژە سپیسی کوردی هەرێمێک لە ناو جەرگەی دەوڵەتدا ساز کرا یا هەرێمی ڕێوەبەری خۆسەر هیندێک هەرێم ساز کرا کە ئەمانە دژە سپیسن ئەو شوێنانن کە لە دژی دەسەڵات و ئۆتۆریتەی دەوڵەتی مرکزیە. بەڵام لە دوای ئەوەی کە دەوڵەت ڕوخە دەوڵەتێکی نوێ هاتە سەرجێگا و ئەو دەوڵەتە ئەتۆ دەبینی لە پرۆسەی نۆرمالیزەکردنی پەیوەندیەکانی خۆی دەگەڵ جیهانی دەوروبەردا ڕۆژ بە ڕۆژ مەشروعیەتێکی سیاسی وەردەگرێت و ئەو مەشروعیەتە سیاسیە ئەتۆ هەزار تێبینیت لەسەری هەبێت لەسەری نەبێت یا کۆمەڵگای ناودەوڵەتی تێبینی هەبێت لەسەر تێبینی نەبێت تۆ دەبێت خوێندنەوەی بۆ بکەیت کە ڕەوتێک لە ئارادەیە مەشروعیەت بەمە دەبەخشێ و گوتاری فەرمی ئەوەیە ئێمە سووریایەکی بە ئیستیقرارمان دەوێت و پێشوازی لەم دەوڵەتە دەکەین یا لە ئەحمەد شەڕ دەکەین کە خەریکە ئیستیقرار ساز دەکات لە پرۆسەیەکی ئەبە جۆرەدا کە ئەم خەریکی مەشروعیەت سازیە هەرێمەکانی دژە دەسەڵاتی تۆ ناتوانن وەکو جاران مەشروعیەتی ناودەوڵەتیان هەبێ ناتوانن سەمپاتی یا ئەمپاتی جیهانی بۆ خۆیان قازانج بکەن
لە کاتێکدا ئەتۆ دەگەڵ دەوڵەتی مرکزی ڕوبەڕووی کێشە و پێکدادان و لێککەوتن دەبێەوە. پامەکەم گەیشت ینی لێم تێگەیشتی کە دەڵم چی ئێمە بۆیە دەڵم هەتا ئێستا کەنە گوتار هەڵسوکەوت سیاست و استراتیژی لایەنی کوردی لە ڕۆژاوای کوردستان بە گوێرەی قۆناغی ئەسەدا و نەیتوانیوە پۆست ئەسەد یا لە قۆناغی دوای ئەسەد بە استراتیژیکی نوێوە بێتە ناو هاوسەنگەکانەوە. هەتا ئێستاش پێی وایە تەحالوفی ناودەوڵەتی محتاجی ئەوە بۆ شەڕ لە جێ داعشدا خۆشی وەک نیمچە دەوڵەتێک نبینی خۆسەری دیموکراتیک بێگومان ئەخۆن دەڵم پێی وایە کە لە بەشی یەکەمدا باسی ئەوم کرد کە خۆی وەکو دەوڵەت دەبینێ تێناگەر کە ئەتۆ ناتوانانی وەکو ئاکتۆڕێکی نادەوڵەتی چەکدار ناتوانانی ئیدعای دەوڵەت بووم کە یا بە چای دەوڵەتەوە تەماشای خۆت بکەیت. ئەمە دوو فاکتۆرم لێرەدا باس کرد. فاکتۆری سەرەکی دەمێ باس بکەم ئەویش ئەوەیە هەبوونی کێشەی دەسەڵات لە ناو دەسەڵاتی ڕێوەبەری خۆسەر و هێزەکانی سووریای دموکراتیکدایە. کام پێم وایێ ئەمەش فاکتۆرێکی گرینگە کە دەرگای لە قەیرانی حەڵەب کردەوە. حالازم بووی هەبوونی ئەوەی کە مەیلی جۆرا جارێ ئەوەی با بڵین لە ڕووی سۆسیۆلۆژیەوە لە شوێنێک دەسەڵات هەبوو سیاست ناتوانێ هۆمۆژێن بێ ناتوانێک دەست بێ حتمما لە شوێنێک دەسەڵات هەبوو بەرژەوەندی جۆرا و جۆر تێگەیشتنی جۆرا و جۆر مەیلی جۆرا و جۆریش لەو شوێنە شکڵ دەێنێ. ئەمە ینی ئەمە شتێکی ئۆبژێکتیڤە یان تایبەت بە کورد بە عەراب یا بە ئەمریکایی بە شتێکی ونی ئەمە کاراکتەری دەسەڵاتە و ئەمە لە ناو هەرێمی خۆسەریش هەیە. هەرچەند ڕۆژاوای کوردستان توانیەتی ئەم تابلۆیە لە خۆی نیشاندا لە دەرەوە کە شوێنێکی یەکدەستە لە ڕووی فکریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی بەرنامەی سیاسیەوە بەڵام لە ناوڕۆکدا ئەوە نیە. ئەو کەسانی کە لەوێ کاریان کردووە چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی ناوبژیوانیەوە ئەوەی کە پێڵە میدییشن چ ئەوانەی کە کاری ئاکادمیکیان لەسەر ئەو شوێنە کردووە ئەوانە هەموو دەزانن کە و باسییان ئەلەوەش کردووە و بەڵگەشیان بۆ ئەو شتانە هەیە کە مەیلی جۆرا و جۆری سیاسی هەیە. بۆ نمونە ئەمن هیندێک راپۆرتم کاتی خۆی خوێندەوە کە مەسەلەن هیندێک کەس باز دەکات کە چون لەوێ ئیشیان کردووە دەبینیوانە کە لە ناو کاربەدەستانی ڕێوەبەری خۆسەردا هیندێک لایەن مەیلی ڕوسیان زیاتر هەیە هیندێک لایەن مەیلی هاوکاریکردن و کارکردن لەگەڵ ئەمریکایەکانیان زیاتر هەیە هیندێک لایەن زیاتر بۆ نمونە مەیلی عسکەریان تێدا هەیە هیندێک لایەن زیاتر مەیلی کاری سیاسی و مەدەنیان تێدا هەیە هیندێک زیاتر دایان هەیە خۆیان دەگەڵ هاوسەنگی هێز و نۆرمە سیاسی نادەوڵەتەکان بگونجێنن هیندێک هەڵگری ئەو گوتارە شۆڕژگیریە ڕادیکاڵانە کە پێیان وایە ئەوان لەوێنە بۆی کە نۆرمە سیاسیە کۆمەڵایەتەکان لە بنەو ڕشەوە بگۆڕن و ئەوان پەیوەست بە هیچێک لە یاسا و ڕێساکان نین. ئەم مەیلانە هەیە و هەتا ئێستاکانەش بە شێوازی جۆرا و جۆر توانیویەتی خۆی نیشاندا. یەکێک لەو ناکۆکیانێک کە بە درێژای ئەو ساڵانە هەبوو ئەوەش ئەوە بوو کە ئەگە زۆر سادەی بکەینەوە گروپێک کە پێی وایە مەشروعیەتێکی ئایدۆلۆژی شۆڕژگێری هەیە ئەمانە نوێنەرایەتی هێڵێکی فکری تایبەتی ئیدئۆلۆژیک دەکەن و ئەوانن کە ئەرک و بەرپرسیارەتی نوێنەرایەتی ئایدۆلۆژیا لەسەر شانی ئەوانەیە ئەوانە شۆڕژگێرەکانن ئەوانی دیکە زیاتر خەریکن دەبنە بیرۆکرات زیاتر خەریکن لە بنەماکانی شۆڕژگەری لا دەدەن و ئەمانە زیاتر یا بڵین ئەمریکاییە مورچی ئەوانیان پێوەیە. ئەم شتانە بوو بەهۆی ئەوەی کە بە درێژای ساڵانی ڕابردوو جۆرێک لە کێشەی دەسەڵات بێتە ئاراوە. تەنانەت لە قۆناغێکدا بڕیار درا کە مەزلوم عەبدی لە ئەرک و بەرپرسیارەتەکەی لا ببن. کێشەکە بە جۆرێک قوڵبەوە مداخلەکان بە جۆرێک بوون کە کاتێک مەزلوم عەبدیان لەسەر دەسەڵات لابرد ئەمە قسەی 4 ساڵ بۆ 5 ساڵ لەوەی پێشە ئەمریکایەکان هەموو پەیوەندەکانی خۆیان دەگەڵ ڕێوەبەری خۆسەر ڕاگرتیان مخاتەبی ئێمە مەزلوم عەبدیە ئەگە مەزلوم عەبدی نەگەڕێتەوە ئێمە پەیوەندەکانمان دەگەڵ ڕێوەبەری خۆسەر ڕادەگرین. دوای
2 هەفتە 3 هەفتە مەجبور بوون جارێکی دیکە مەزلوم عەبدی بهێڵن بگەڕێتەوە سەر شوێنی خۆی و پەیوەندیەکان جارێکی دیکە دەگەڵ جیهانی دەرەوە دەست پێ بکاتەوە. لە بیرتنەسی کاک شەماڵ تورکیاش بە هەمان سیاست دەکات، یعنی جگە لە ئۆزران کەس مخاطب ناگرێ، ئەمریکا جگە لە مەزلوم عەبدی کەس مخاطب ناگرێ. وای ڕاستە ئەوە دەتوانین لە بەرنامەی دیکە دایشانتوانێت ئەو شتانە تاوتێکە بۆ ئاوایە لە بەرچی ئەبوو جۆرەوانە. بەڵام ئێمە لە مەسەڵەی حەڵەبدا جارێکی دیکە چمان بینیەوە دەرەنجامەکانی هەبوونی ئەو ناکۆکیانەمان لە ناو ڕێوەبەری خۆسەر بەگشتی لە ناو هێزەکانی سووریای دموکراتیکدا بینیەوە. دوو مەیلی جودامان ئێمە بینی، مەیلێک کە دەیزانی نابێت شەڕ لە حەڵەب بکردرێ، دەبێ بەپێی ئەو ڕێککەوتانەی تا ئێستا کراوە بەپێی ئەو چاپێککەوتانەی کە لە ئارادا هەیە دەبێ چارەسەرێکی سیاسی بدۆزرێتەوە بۆ کێشەی حەڵەب. لە بەرامبەر ئەمەشدا لایەنێکە بوو کە بە هیچ جور ئامادەی ئەمە نەبوو ئەم پەیمانەی کە مۆر کرابوو دەیانخستە ژێر پرسیارەوە لەو بڕوایەدا بوون پێکێنانی ئەم پەیمانە لە پراکتیکدا چەندەی بکرێت دەبێ وەدرەنجی بخرێت، چونکە ئیمکانی گۆڕانکاری نوێ لە هەرێمەکەدا لە ئارادایە هاوسەنگی هێز دێتە ئاراوە، هەر بۆیە ئەوان لە داهاتوودا دەتوانن دەستکەوتی زۆر زیاتریان هەبێ لەوەی کە لەو پەیمانەی کە لە 10 مارسدا ئیمزا کرابوو لە نێوان مەزلوم عەبدی و ئەحمەد شەڕەدا شتی زیاتریان بۆ دەست دەکەوێت. هەر بۆیە ئێمە دەیبینین ئەو لێدوانانەی کە بەڕێز سیپان هەموو ئەوەی کە توێستا وێنەکەیت داناوە لێدوانەکانی 5 لێدوانی ڕابردووی بێنن لەسەر ئینتەرنێت بیخوێنەوە لە ڕۆی دیسکۆرسەوە لە ڕۆی گوتارەوە ئانالیزی بکە، 5 لێدوانی ڕابردووی مەزلوم عەبدوش بێنە بەپێی دیسکۆرس ئانالیزی بکە، ئەو چەمکانەی بەکاردەهێنرێن درێژی و کورتی ئەم لێدوانانە چەمکەکانی کە بەکاردێن ئەو پەیامانەی کە تێیدایە ئەو ئوسلوبێکە تێیدا بەکار هاتووە ئەو ڕوانگە سیاسیە عسکەریەی کە لەم دوو لێدوانەکانی ئەم دوو کەسەدا دەبینرێت تەواو ئێمە ئەم جیاوازیەمان بۆ دەردەکەوێت کە چۆن دوو جیهانبینی جیاواز، دوو نزیکایەتی جیاواز و دوو مەیلی جیاواز ئێمە دەبینین و ئەم ناکۆکیە دەرگای لە بەردەم ئەم قەیرانانە کردەوە و ئەم کارەساتەش کردەوە کە لە حەڵەپاتە ئارا و ئەم پێم وایە بەردەوامی ئەم دۆخە کە ئەمە دابڕاویش نییە لە ئەو شتانەی کە لە قندیلیش لە ئارادایە. ئەم پێم وایە نەک پێم وایە لەو بڕوایداما بەشێک لەو هاوسەنگیانە یا بەشێک لەو لایەنانەی کە لەو هاوسەنگێدا بەشدارن مەشروعیەتی خۆیان لەوە وەردەگرن کە ئەوان پێوەستن بە قندیل، ئەوان نوێنەرایەتی لایەنی شۆڕژگێر و ئەوەی قندیل دەکەن و لایەنەکەی بەرامبەری خۆیان بە ناشۆڕژگێر بوون یا پاسی بوون یا لادان و ئەو زۆرشتانە تاوانبار دەکەن. ئەمانە بە شێوازێکی ئاوەڕون و ئاشکرا لە دەرەوە دیارنین ناگواسترێنەوە، بەڵام بۆ کەسانێکە وەکو کتم دێنی پێویست ناکە تۆ سەرچاوی هەبێت لە ناو هێزەکانی سووریای دموکراتیک بۆ کەوشتانە بدەنێ. زۆر جار تۆ بە ئانالیزکردنی ئەو دیسکۆرسانێک کە لە ئارادایە تۆ دەتوانی بگەی بە ئەو شتانەی کە من ئێستاکانە پەردەم لەسەر هەڵداوە. هەر بۆیە ئەمانە هەموو تێگڕا دەرگا لە بەردەم ئەم قەیرانانەی کردێتەوە کە ئێستاکانە ئێمە لە سووریدا دەگەڵی ڕوبەڕوو بوونێتەوە و زەنجی مەترسیداری ئەمانەش لێدراوە. ئێمە لە بیرمان نەچێ سەرڕای هەموو ئەو ڕەخنانەی کە لە ئەو پرۆسەی کە ئێستا لە تورکیەدا لە ئارادایە، سەرڕای ئەو ڕەخنانەی کە لە خودی پرۆسەکە هەیە، سەرڕای ئەو ڕەخنانەی کە لە خودی ئۆجەلان هەیە، سەرڕای ئەو ڕەخنانەی کە لە پارتی کرێکارانی کوردستان هەیە، هەموو ئەو ڕەخنانە ئێمە وەلاوە بنین ئەم پرۆسەی ئاشتیە بوو بە شانسێکی گەورە کە بۆ نزیکەی 1 ساڵ شەڕ و پێکدادان لە سووریا لە پەیوەندی دەگەڵ ڕێوەبەری خۆسەر و چەتەکانی سەر بە دەوڵەتی تورکیە و هێزەکانی سەر بە سوپای سووری پێکدادانەکان ڕابوەستن. ئەم پێکدادانانە فرسەتێکی ئەگجار زۆر گەورە بوو بۆ ئەوەی کە ڕێوەبەری خۆسەر جارێکی دیکە خۆی کۆکاتەوە،
خۆی بوو قۆناغێکی نوێی لە دوای ئەسەد ئامادە بکە بتوانێت گۆڕانکارێک لە ناو پێکاتەکانی خۆیدا پێک بێنێ دەرفەتێکی گەورە بوو چەندە ئەم دەرفەتە بەکار هات ئێمە لە دەرەوەین ئێمە نازانین ئەو شتانە ئەو لەکاریان نەمان لە بەردەستدانە بەڵام پەیتا پەیتاش وشارکردنەوەی ئۆجلان لە ئارادا هەبوو کە ئێوە لە بەردەم مەترسیی گەورەدان ئێوە لە بەردەم مەترسی قەتڵ عامدان بە هەر چۆنێک بێ دەبێت بگەنە جۆرێک لە ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی مرکزی بۆ ئەوەی کە کێشەکان چارەسەر بکرێن بەڵام وەکو پێشتر باسم کرد لایەنێک هەبوو کە پێیوا بوو ئەم ڕێکەوتنێکە کراوە دەبێ پێگنەیە وە درەنجی بخرێت چەندەی بتوانرێت کات قازانز بکرێت بۆ ئەوەی کە ئەگەر بێت و قەتڵ عامێکی دیکە لەسەر عەلەویەکان ڕووبدا ئەگەر بێت و قەتڵ عامێکی دیکە لەسەر دروزەکان ڕووبدا ئەگەر بێت و بەشداری ئیسرائیل لە کێشەی سووریەدا بەرفراوانتر بێتەوە دەرفەتی نوێ دێتە ئاراوە بەبێ ئەوەی کە تۆ ئەمە لەبیر بکەی چەندە ئیمکانی هاتنە ئاراوەی دەرفەتی نوێ هەیە لە هەمان ئاستشدا دەرفەت و مەترسی سازبوونی دژە دەرفەتیش هەیە چونکەنەوە بینیمە دوای 2 ساڵ یا بڵین ساڵێک لەسەر دەسەڵات بوونی ئەحمەد شەرع و هێرشە پەیتاکانی ئیسرائیل بۆ سەر بنکەکانی دەوڵەتی نوێی ئەحمەد شەرع لە کۆتاییدا ئەمانە گەیشتنە هیندێک چاوپێکەوتن و تەنانەت گەیشتنە جۆرێک لە لێک تێگەیشتن و هیندێک پەیمانیشان لە ناوخۆیاندا مۆر کردووە هەرچەند ئەو پەیمانانە تەواو بە پێی مەیل و ویست و داخوازی لایەنی سووری نەبێ هەرچەند ئیعترافی سووری ئیعترافی دەوڵەتی ئیسرائیل بە دەوڵەتی نوێی سووری بە شێوازێکی فەرمی تێدا نەبێ چونکێنێ ئیسرائیل هێتا ئێشتاش ڕێگەی لە دوای ئەم ڕێکەوتنەش ڕێگە نادا بە دەوڵەتی نوێی سووریا کە خاوەن سەفارەت بێ لە ئیسرائیل هەر بۆیە بەپێی ئەو ڕێکەوتنی کە کراوە ئیسرائیل ناوەندێکی ئەسکەری ئیستخباراتی سیاسی خۆی لە سووریا دەکاتەوە بەڵام بە شێوازێکی نافەرمی چونکە ئەگە بە فەرمی بێ مەجبورە ڕێگە بە دەوڵەتی سووریش بدا ناوەندێکی فەرمی خۆی لە ئیسرائیل بکاتەوە بۆی کەم ڕێگەیانەدا بڕیاری داوە کە ناوەندێکی نافەرمی لە شام بکاتەوە ئەمەش دیسان باس لەوە دەکات کە ئەو ڕێکەوتنش ئەگەر ڕێکەوتنێکی 100% نەبێ ڕێکەوتنێکی ئۆپتیمال نەبێ دیسان ڕێکەوتنێک لە ئارادایە و کاتێک ئەم ڕێکەوتنان ناڕوو دەدەن ئیدێت و ناتوانی دڵت بەوە خۆش بێ کە لە ئانوساتە مەترسیدارەکاندا ئەتۆ پشگیریەکی ناودەوڵەتی هەیە یا هێزە هەرێمەکان هێزە ناودەوڵەتەکان بەهانای تۆ دێن ئەمە بینیمان هێزە ناودەوڵەتەکان لە مەسەلەی فراتدا نەهاتن لە مەسەلەی حەڵەبدا بەهانای هێزەکانی سووریا دموکراتیک نهاتن و بەتایبەتی ئێستاکانە ئەمڕۆکانەوە دەیبینین لە هەرێمەکانی بەنداوی تشرین جارێکی دیکە شەڕدەستی پێکردوتەوە لە باشووری جغرافیای هەرێمەکە باکوور ڕۆژهەڵاتی سووریا خەریکی پێکدادانە دەستی پێ دەکا و ئەمڕۆ دوای زیاتر لە ساڵ و نیوێک فڕۆکە جەنگەکانی ئەرتەشی تورکیش بەسەر جغرافیای ئەو هەرێمەدا دەسوڕێنەوە بۆیە مەترسی شەڕێکی بەفراوان ئێستاکە لەبەردەم دەرگایە و ئەمە لە هەمان کاتیشدا پێمان دەڵە کە کۆمەڵێک دەرفەت لە ئارادا بوون و دەرفەتانە ئێستا لەدەست چوونە و هەر نەبێ بۆ چەند مانجی داهاتوو ئێمە لەبەردەم مەترسی ئەوە داینە کە شەڕێکی ئەگزار زۆر زەحمەت و دژوار دەست پێ بکە و مداخلەی ناودەوڵەتیش بۆ ئەو شەڕە لەوانەیە لە چەند مانگی یەکەمدا ئەگزار زۆر لاواز بێ چونکە باسم کرد ئەگە بێت و پرسی ئەوەی کە پاراستنی ئەمنیەتی هەرێمی بالتیک سپێدرابێتە دەوڵەتی تورکیا ئەمە بەڕێکەوتن دەگەڵ ئەوروپا و بەڕێکەوتن دەگەڵ ئامریکا کردراوە و ئەگەر ڕێکەوتنیکە بەم جۆرە کرابێت ئەوە لایەنی قەسەدا ناتوانێت بە هیچ چەشنێک چاوەڕوانی حەساسیەتی کۆمەڵگای ناودەوڵەتی بێ لە کاتی شەڕ و پێکدادان دەگەڵ ئەوە هەرێمەدا بە ئاستێکی دیکە ئێمە دەبێ بگینە و قەنەعەتەی کە هەمیشە خراپترین ڕێکەوتنە سیاسیەکان خراپترین چارەسەری سیاسیەکان
لە بژاردەی شەڕ و پێکدادان باشترن بۆ چونجارێکی دیکە دەگەڕێمەوە ئەو خاڵی یەکەم کەمە باسم کرد بۆ یەکەی ئەلەمەدایەکە لە کۆتاییدا ئەتۆ نەک ناتوانانی شەڕی دوو دەوڵەتان بکەیت وەکو هەرێمێکی نادەوڵەتی ئەتۆ ناتوانانی شەڕی دەوڵەتێکیش بکەیت ئەو بینیمان لە حەڵب لەکەمتر لە دوو ڕۆژاندا توانیان 43,000 چەکدار کۆکەنەوە و بە 43,000 کەسەوە هێرشی تۆ بکەن و هەر چەشنە چەکێکیش بەکاربێن و هیچ شتێکیش دیکە لە ئارادانەیە کە پێمان بڵێ بۆ شەڕ لە دژی جغرافیای دێرە زور بۆ جغرافیای ڕەقا بۆ هەرێمەکانی ئەبوو کەماڵ بۆ هەرێمەکانی گرێسپی و سەرێکانی ئەگەلێ پێدا ساز بێ ئێمە ڕوبەڕووی 50,000 چەکدار نەبینەوە و جارێکی دیکە هەرێمی ڕێوەبەری خۆسەر بگەڕێتەوە قۆناغی ساڵی 2014 ئەو کاک شەماڵ ئەمڕۆ بەیانی پەیوەندیم لەگەڵ سووریا کرد لەگەڵ کەسێک کرد یعنی هەرچەندە لە کەرتە سەربازیەکاندا کار دەکا بەڵام پێشتر لە کەرتە استراتیژی و سیاسی و حتا پەیوەندیەکانیشدا کاری کردووە و زۆر جار لەگەڵ بەرپرسیارانی سندکۆم دانیشتووە ئەو پرسیارەم لێ کرد ئەگەر بێت و سبەینێ خێڵە عەرەبەکان بە فیتی سعودیا و یانیشکە سعودیا ئەمڕۆ هەڵوێستی زۆر گۆڕاوە هەڵوێستی سعودیا زۆر خراپ دەبینم هەڵوێستی میدیاکانی سعودیا زۆر خراپ دەبینم هەر لە بۆ هەندێک تەماشامان کرد فواد حوسێن ئیترکە لێدوانیدا لە بەرامبەر ڕووداوەکانی حەلب لە کۆبوونەوەیەکی تەلەفۆنیدا لەگەڵ وەزیری دەرەوەی سعودیا لێدوانەکەیدا ئەمە زۆر گرنگە ئەو پرسیارەم لێ کرد ئەگەر بێت و چونکە ئەوان هەتاوەکو ئێستا خێڵە عەرەبەکانیان ڕاگرتووە ئیتر ئەگەر بێت و سعودیا ئەو خێڵە عەرەبانە ڕانەگرێەوە ئەگەر بێت و شەڕێک بێتە ئاراوە خێڵە عەرەبەکان هەڵبستن حتا حکوومەتی ئەلشەرع بە بیانووی ئەوە مداخەلەی ناوچەی ڕەقا و دێرە زورکە کە دوو ناوچەی حساسن تەبقەش لەناو ئەوانە دایە چونکە ئەوانە سەرچاوی ئاو و وزەنە و زۆری نەشیان عەرەبن لەوێدا هەڵوێستی ئەمریکا و ئیسرائیل چی دەبێ یعنی بەڕاستی ئەو بەرپرسە زۆر بەڕاشکاوە پێیوتن گوتی هەم لەگەڵ ئیسرائیلەکان قسە بە ناڕاستە و خۆ پەیوەندیەک کراوە لە ڕێگەی ئێمەوەنا بەڵام لە ڕێگەی هەندێک کەسی دیکە و هەم لەگەڵ ئەمریکیەکان ئێمە ڕاستەخۆ ئەو قسەیەمان کردووە لەو کاتەدا چی دەبێ گوتیانە ئەگەر کێشەیەکی ناوخۆیی بێ ئێمە کارمان پەیدانە ئێمە ناچارین بێلایەن بین و ئەگەر کێشەیەکی دەرەوە بێ ئەمە شتێکی دیکەیە یعنی لێرەدا تەماشا دەکەین بەڕاستی ئەو مەترسیە لەسەر بەشەکەی دیکەی فراتیش لە ئارادایوانە سەد ئەم پێم وایە ئاگادار بن ئێوە و بینەران ئێستاکانە دوێنێ لە دوانێک کات کە هێزەکانی سووریای دموکراتیک ئاوی شاری حەڵەبیان گرتوتەوە ئاو ناچێ بۆ حەڵەب ئەمە کێشەی ساز کردووە چەند سەعات دواتر لە دوانێکاندا لانی سووریای هێزەکانی سووریای دموکراتیک کە ئەمە ئەسڵ و ئەساسینێ ئێمە ئەومان نەگرتوتەوە ئەمن پێم وایە ئەمە مەشروعیەت کۆکردنەوەی مەشروعیەتە بۆ ئەوەی کە بەنداوی تەشکیل دەستی هێزەکانی سووریای دموکراتیک بێتە دەرێت واتە ئێستاکانە ئەو پەیامە دەدرێت بە ڕایگشتی سووریای بە خەڵکی حەڵەب بە هەرێمەکانی دەوروبەری حەڵەب بە هێزە هاوپەیمانەکان کە ئەو کە مەسەلەیەکی مرۆڤیە مەسەلەیەکی ژیانیە لەلایەن هێزەکانی سووریای دموکراتیکەوە وەکو چەک لە دژی هاوڵاتیان و خەڵکی مەدەنی بەکاردێن یعنی دانهێ ئەوان دەڵێن تورکیا چەند ساڵ ئاوی لەسەر سەرەکانی گرتەوە هیچ نەبوو ئەمە کارمان بە دەوڵەتی تورکیای نیە ئێستاکەن تۆ بە خۆت باست کرد ئەڵێ ئەو دۆستەی تۆ و پەیوەندی تۆ لە ناو سووریای دموکرات هێزەکانی سووریای دموکراتی بە تۆ ئەگەر کێشەکە ناوخۆی بێمە عیلاقەمان پێی نیە ئەمریکیەکان و ئیسرائیلەکانیش کە بە ناڕاستە خۆ پەیوەندیان پێوەکراوە لەلایەن کەسانی دیکە وایان گوتووە ئێمە کارمان بە کێشەی ناوخۆییەوە نییە ئێمە ناتوانین بداخل بکەین ئەم پێم وایە ئێستا کە ئەمە بەهانەیە ئەمانە خەریکی ئەو بەهانەیەنە کە بڵێن ئێمە دەبێت دابینکردنی پرسی ئاو و بەنداوەکان کە مەسەلی وزەیە
مەسلەی ئاوە و ئەمانە مەسلەیەکی ئەو ڕەهەندانان کە دەبێت لە بندەستی دەوڵەتدا بێ بۆی کە دەوڵەت بەرپرسیاری دابینکردنی ئەو شتانەیە ئەمانە هەموو بکەنە بەهانە بۆ ئەوەی کە شەپۆلێکی نوێ لە شەڕێکی بەفراوان بۆ سەر هەرێمەکانی دێرحافز بۆ سەر بەنداوی تەشرین دەست پێ بکە وەم پێم وایە کە شەڕ بۆ ئەو منتەقەیە دەست پێ بکە بێگومان جەبهەی شەڕ بۆ دێرەزور دەکرێتەوە و هەوڵی ئەوەش دەدرێت کە ئەو سەرۆک عەشیرانەی ئەو عەشیرانەی کە لە هەرێمەکانی ڕەقانە لە هەرێمەکانی دێرەزورن ئەمانەش بە هەر چۆنێکی بێ جا بە پارە دەبێ بە تەهدید دەبێ یا بە تەشویق و هاندان دەبێ ئەمانە لە بەرامبەر هێزەکانی سووریای دموکراتیک بوروژێنن سعودی زیاتر لە 3 ساڵە دەگەڵ ئەم عەشیرانە لە پەیوەندیدایە بە $1,000,000 پارەی ئێستاکانە لە بندستی ئەو سەرۆک عەشیرانە ناوە هێزێکی زۆری بۆکو کردوونەتەوە ئەو مەعاشێکی ئێستاکانە لە بندستی ئەو سەرۆک عەشیرانەدایە و دەدرێت بە چەکدارەکانیان بە چەندین قات زیاترە لەو پارەی کە هێزەکانی سووریای دموکراتیک بە ئەندامانی خۆیان دەدەن هاانێژم بووی ئەمانە هەم زەمینەی ئەوە ساز دەکەن کە ئەوانەی ئەو عەرەبانەی کە لە ناو هێزەکانی سووریای دموکراتیکدانا بێنە دەرێ و ببنە بەشێک لە هێزی ئەو سەرۆک عەشیرانە ببنە میلیشیای چەکداری سەر بەو عەشیرانە و لە هەمان کاتیشدا بەرەی شەڕ بە فراوان بکردێتەوە ئامانجەکە ئەوەیە کە بەنداوی تەشرین دەستی هەرێمەکان ڕێوەبەری خۆسەر بێتە دەر و ئەو هەرێمانەی کە بە هەرێمی عەرەب نشینن شاری عەرەب تەماشا دەکرێن وەکو دێرەز وەکو ڕەقا ئەمەش بە سەداسەدی لە ژێردەستی هێزەکانی سووریای دموکراتیک بێتە دەرێ کە ئەم هەرێمانە بێتە دەرێ پێگەی ئابووری هێزەکانی سووریای دموکراتیک هەتا ئاستێکی ئەگزار زۆر لاواز دەکردرێ هەتا ئاستێکی ئەگزار زۆر ئەو دەم چەند سەرچاوی زۆر سنووردار لە ڕەمێڵان و ئەوانە دەمێنێتەوە بۆ بندەست هێزەکانی سووریای دموکراتیک و ئەو نەوتەی کە دەمێنێتەوە دەچێتە ژێردەستی دەوڵەتی سووریا و ئەوان زۆر ئەو دەحفەی دەستیوان ئاواڵەتر دەکا بۆ بەهێزکردنی ئەوەی کە پێی دەڵێن سەر لە نوێ بنیادنانەوەی ژێرخانی ئابووری سووری ئەوانە مەشروعیەتیان بۆ ئەو شتانە وەرگرتووە لە چەند مانگی ڕابردوودا ئەوەی کە پارەی کارمەندانی دەوڵەتی سووری دەدا سووریای ژێردەسەڵاتی ئەحمەد شەڕ دەوڵەتی عەرەبستانی سعودیە عەرەبستانی سعودی ئێستا بە مادی معنەوی ئیستخباراتی و لۆجستیکی خەریکی دەعمی ئەحمەد شەڕ کاک شەماڵ مادەم هەر باسی سعودیامان کرد لێرەدا پرسیارێکی گرنگ هەیە یعنی سعودیا بەردەوام لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە تایبەتی لە سەردەمی ئێستادا مادەم ئێران پەراوێز خراوە لە گەمەکە دەرکراوە چاوی لەوێ ببێتە هێزێکی هەژمونگەرایی لە ناوچەکەدا هەر لە بۆ هەندێ لە ململانێدایە لە یەمەن لەگەڵ ئیماراتی عەرەبی و ئەتۆش باز دەکەی کە یارمەتی مادی سووریادا بەڵێ ئەمەش ڕاستە پەیوەندی لەگەڵ خێڵە عەرەبەکانیش زۆربیان هەیە سەرچاوەکانیش باز لەوە دەکەن کە ئەحمەد شەڕ بەخۆی لەژێر کاریگەری سعودیادایە و شەیبانی لەژێر کاریگەری تورکیادایە باشە لێرەدا تەماشا دەکەین چۆن بوو سعودیە و تورکیا دەربارەی حەلەب دەربارەی کوردەکان بوونەیەکی یعنی کوردەکان ئێستا کە ئاستەنگن بۆ ئاستەنگن لە بەرامبەر هەژمونگەرایی سعودیا لە ناوچەکەدا ینی کوردەکان بەڕاستی هەوڵی کوردەکان لایەنی کوردی یا بڵێن لایەنی ڕێوەبەری خۆسەر ئەوە بۆ کە هەتا دەکرێت گرژی لەگەڵ وڵاتانی عەرەبی ساز نەکەن بە پێچەوانە هەتا بکرێت دەرفەتە بێ پەیوەندی لەگەڵ وڵاتانی عەرەبی بەهێز بکەن و سیاسەتێکی عەقلانەش بوو بە تایبەتی هەتا قۆناغی کەوتنی ئەسەد ئەمە دەتوانرا لە ڕووی سیاسی لە ڕووی ژیۆپۆلیتیک لە ڕووی استراتیژیک لە هەموو بوارانەوە ئەتۆ کوشتێکی زۆر عەقلانی تەماشای بکەیت و هەتا ئاستێکی زۆریش سعودی پەیوەندیکی ئەرێنی دەگەڵ ڕێوەبەری خۆسەر و ئەوانە هەبوو و لە قۆناغێکیشدا هەوڵی ئەواندا کە
پەیوەندی نێوان دەسەڵاتی نوێی سووریا و هەرێمەکانی ڕێوەبەری خۆسەر ساز بکەن و کێشەکان چارەسەر بکەن. بەڵام لە کۆتاییدا سعودی گەیشتە بەردەم بژاردەیە کە دەبێ هەڵبژێرێ و کە هەڵبژاردننی کە هەڵیشی بژارد دەوڵەتی سووریا و ئەحمەد شەرعی هەڵبژارد. هەر بۆیە هەموو هەوڵێکشاندا کە پەیوەندیەکانی دەوڵەتی سووریایی نوێ دەگەڵ دەوڵەتی ترامپ ساز بکەن و پەیوەندەکان ئاسایی بکەنەوە. جا بۆیە هەر ئەگەر لەبیرشت بێ یەکەمین دیداری ناودەوڵەتی کە لە نێوان ئەحمەد شەرع و ئەمریکادا ساز بووە، دنیای دەرەوەدا ساز بوو لە عەرەبستانی سعودی لە کاتی دیداری ترامپ بۆ سعودیە ئەنجامدرا و ئەمە بوو بە سەرەتای نۆرمالیزەکردن یا ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی ئەحمەد شەرع لە ئاستی ناودەوڵەتیدا. ئەمە پێیان بێ زۆربەی کەسەکان لە بیریانە ئەو تۆش ئێستاکانە خەریکی وێنەکانی ئەم دیدارانە کۆ دەکەیەوە. سعودی ئێستاکانە لە ڕووی ئابووری و تەنانەت لە ڕووی ئایدۆلۆژیشەوە سەرمایەکی ئەگزار زۆر خەریکە لە سووریا بەکاردێنێ. ئەمن لەو ڕۆژانەدا شتێکم بینی پێم وابێ لە لای خۆشم تۆمارم کردووە کە سعودی بە زیاتر لە چەند سەد هەزار جڵد کتێبی ئیبنی 30 تۆن بووە، بزانم 30 تۆن کتابەکانی ئەبن تەنمیەی لە بۆ سووریا نرد. وایەش بۆ دەناستێت کە تێوریستێنی سەلەفیەکانە تونڕەوەکانە ئەوەش ئەومان پێ دەڵێت کە سعودیە خەریکی بە جۆرەکان نەک تەنها لە ڕووی سیاسی ئەو بەڵکو دەوێت لە ڕووی فکری کولتوریشەوە هەژمۆنی خۆی لە سووریادا داسەپێنێ و بێگومان ئیدی ئەمە پێمان نیشان دەدات کە ئەوان بە هەموو شێوازێکی دەستیان لە ڕێوەبەری خۆسەر ششتۆتەوە و تەرجیحەکان پتەوکردنی پەیوەندیەکانیانە دەگەڵ دەسەڵاتێک کە لە ڕووی ئایدۆلۆژی لە ڕووی سیاسی خاڵی هاوبەشان دەگەڵی زیاترە و لە هەمان کاتیشدا دەتوانێت بکەوێتە خزمەت ئەجێندای سیاسی ئایدۆلۆژی و تەنانەت هەناردەکردنی وزا لە ڕێگای سووریەوە بۆ وڵاتانی ئەوروپایی. ئەم پێم وایە ئەمە قۆناغێکی نوێیە کە وەکو لە سەرەتای قسەکاندا باسم کرد بەداخەوە دەسەڵاتداران یا بەرپرسیارانی ڕێوەبەری خۆسەر نانتوانی ئەم شیفتە ئەم قۆناغە نوێیەی کە لە دوای ڕوخانی ئەسەد هاتە ئاراوە لە پەیوەندیەکانی خۆیان دەگەڵ جیهانی دەوروبەر و دەوڵەتانی ناو زلهێزدا ببینن و سەر لە نوێ پێگی خۆیان پێناسە بکەنەوە. ئەمن لێچێ بەرنامەکانی هەر لەگەڵ تۆدا پێیان بوو باسم کرد 5-6 مانگ لەوەی پێشکە ڕێوەبەری خۆسەر کە دێتە مەسەن سەر دیپلۆماسی زیاتر لە سەحاف یا سەحاف پێڵن ئەوانی کە بە ئەمبولانس نەخۆشان دێنن دەبن ئیسعاف یا ئاگر کوژێنەوە دەچێت ینی 4 کەسیان هەیە لە چوو ئاگرێک ساز بوو بە پەلەپەل پچۆ هەوڵ بدە بە دنیای بڵێەوە لێرە دەسووتێ و هەوڵدێ ئەو ئاگرە بکوژێنیەوە هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی دیپلۆماسی هەم لە ڕووی گوتارەوە هەم لە ڕووی پرۆژەی سیاسی و پرۆژەی دیپلۆماسیەوە بەڕاستی ڕێوبەری خۆسەر دەبێ ئەوە بڵێن شکستیان هێنا لە قۆناغی پۆست ئەسەددا ینی ئەوەی کە ئێستا کە ئێمە دەیبینینەوە بەرهەمەکانی ئەم شکستەیە. جابووە بەڕێز سیپان هەموو ئەمڕۆ لێدوانی داوە کتوویەتی لە لێدوانەکەیدا ئەوەی کە لە حەڵب ڕوویدا دەرەنجامی کۆمپلۆیە کە ئێمە کۆمپلۆمان لێکراوە و کە قەتڵ عامیش ئەگە بکردرێ ئەوە هێزە ناو دەوڵەتەکان بە پرسیاری ئەم قەتڵ عامن. ئەمە بە جۆرێک چاواشەکردنە ئەتۆ ناتوانی خۆت پێ پارێزەری گیان و ماڵ و خاکی هاونیشتمانیان بێ خەڵک بێ ڕۆژانە مەشروعەتی خۆت لەوە وەربگری کە تۆ هێزی پاراستنی ئەم خەڵکەی
ڕۆژانە بڵێ ئەمن هاوپەیمانی ئەو دەوڵەت و ئەو دەوڵەتم، بەڵام کاتێک لە شەڕەکانی خۆتدا شکست دەخۆی، لە تاکتیکدا شکست دەخۆی، یا بەرنامە ڕێژی دروستت نەکردووە، یا خوێنەوەی دروستت نەکردو بۆ ڕووداوەکان، زوو بێنی بڵێ ئەوە کۆمپلۆم لێکراوە. ینی ئیتر پرسی کۆمپلۆ یا تئوری کۆمپلۆ قیمەتی خۆی نەماوە. ئەتو ناتوانانی ئیدی لەوەی بۆ دواوە بە پرسی کۆمپلۆ ئیزاحات بێنێەوە بۆ ئەو ڕووداوانی کە لەژێر دەسەڵاتی تۆدا ڕوو دەدەن. ئەم پێم وابێ ئەمە لووتکەی بێ بەرپرسیارەتیە و بەدوو شانیش بڵێ ئێمە ڕەخنەداینی خۆمان دەدەین. باشە ئەوەی کە تۆ ڕەخنەداینی دەڵێ ئەمە خۆمانی لەسەر ڕەخنە دەکەین، ئەمە چییە؟ بۆ باسی ئەوە ناکەی؟ دەکرێت تۆ خۆت پێ سەرفەرماندارێک بێ، خۆت پێ کەسێکی بەرپرسیار بێ، بەڵام بە گرنگی بزانی بڵێ ئێمە خۆمان ڕەخنە دەکەین، بەڵام پێمان نەڵێ یا بە ڕای ڕەخنەکەسیە بۆ خۆت ڕەخنە دەکەی، بە خەڵکی نەڵێ ئەو ڕەخنەیە بۆچی، لەبەر چی، لە چیدا کەم کاریت کردو، بۆ ئەو کەم کاریانەمان پێ ناڵێ. ڕەخنەکە بە خەڵکیش بڵێ ئەڵێ بەرخودانیەکی باش نەکرا، هەموو شتەکەی بۆ بەرخودان دەگەڕێنیتەوە. نازانم چۆن ئەمن بەڕاستی کە ئەو شتانە ئێستاکانە دەڵێم بۆ هێرشکردن، بۆ یا هیندێک کەس بڵێ ئەوە خەریکە موراڵی ئێمە خراپ دەکا، معنەویاتمان خراپ دەکا، ناڵێم و ئەو شتانە تەنان ئامادەنیشەوە بیڵێم، چونکە نیە کاتێک ئەم توێستا ئەو قسانە دەکەین هەتا ئێستاکانە خوێنی ئەو کەس ئەو شۆڕژگێرانەی کە ڕژاوە هێستا خوێنی وانە ویشی نەبووتەوە، هێستاش شقامەکانی ئەفرین، گەڕەکەەکانی ئەفرین بخوێنێ و ئەو شەیدانا تا ئێستاکانە سوورە. ئەمە تراژیدیایەکە، ئەو شتانێک کە هەر ئەو تراژیدیایەشە، ئەو ئازارەی ئەو خەمەیەکە وا دەکا ئێستا کێمە لێرە لەگەڵدامە، بەڵام بزوتنەوەی چەکداری بەردەوام ئەوەی هەیە، یعنی لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەردەوام ئەڵێ کاکە ئێستا خوێن دەڕژێ، ئێستاکە کاتی بەرپرسی، کاتی لێپێچینەوە نییە، کاتی ڕەخنە نییە. مەسەرەن چەند کەسێک پێشتر لە بەرنامەکانی پێشوو بۆیان نووسیوم کاتی ئەم قسە قۆڕانە نییە، ئێستاکە خەڵک دەکوژرێ، خەڵک بەرخودان دەکا، بەڵام کاکە 40 ساڵە شەڕە، 50 ساڵە شەڕە، کەینی کاتی دێ ئێمە ڕەخنە بکەین، لە یەکتری بپێچینەوە. کاک شەماڵ وا دیارە کاتم کەم ماوە، ئەتۆش کارت هەیە، دوا پرسیارم ئەوەیە، خەڵکێکی زۆر پرسیار دەکەن باشە چارەسەری چییە، یعنی خەڵک بە دوایی وەڵامی هەندێک حاضر دەگەڕێ، ئەو وەڵامە حاضرە لە دەستی من دانیا، لە دەستی زەنابیش وە بزانم دانیا، بەڵام دیسا خەڵکەکە پرسیار دەکا ناسارین وەڵامیان بدەینەوە. ئەگەر ئەتۆ شتێکت نەمابێ دەمەوێ لە کۆتاییدا لەسەر ئەمەش دوو قسەمان بۆ بکەیت. زۆر باشە، سەداسەد لە بۆ جۆرەیە، ینی ئێمە باز کە ئەو شتانە باز دەکەم ئێستاکان ئەو ڕخنانێکی دەیکەم، مەبەستم ئەوەیە کە ئەمن باشتر دەزانم، ئەم باشتر تێدەگەم، لەوانەیە ئەمنیش ئێستاکانە لەو هەرێمە بام و لەوێ تەنانەت کەسێکی بە پرسیاریش بام، عینی پراکتیکم هەبا، عینی ئەنجامم هەبا لە کردەوەدا، چونکە نیە بمان هەیە نەمان هەوێ ئەوەی کە سەرکردەکانیش دەیکەن بەرهەمی ئەو ژینگە کۆمەڵایەتیە، ئەم ژینگە سیاسیە، ئەم ژینگە مێژوویەیە کە ئێمە تێیدا هاتوین، هەروکو تو دەڵێ 50 ساڵە شەڕ هەیە، ئەی بێگومان ئەم عەقڵیەتەش کە ئێستاکانە ئێمە ئیشی پێ دەکەین، ئەو عەقڵیەتەی کە ئێستا ئێمە سیاسەتی پێ دەکەین، ئەو عەقڵیەتەی کە دیپلۆماسیشی پێ دەکەین، بەرهەمی ئەم 50 ساڵ شەڕ و پێکدادان و شتانەیە. هەر بۆیە چارەسەری چێت چارەسەرێکی ئێمە هاسانمان لەبەردەستدانێ، بەڵام دەتوانین ئەوە بڵین ئێمە دەبێت لەوە تێبگەین وەکو کورد، قۆناغی بربەرەکانی کردن، بربەرەکانی چەکداری دەگەڵ حکوومەتی مرکزی کۆتایی پێهاتوە. 1 2 ئێمە دروست نین کە خاکی هاوبەشمان دەگەڵ ئیسرائیل هەبێ، ئەو ژیۆپۆلیتیکەمان نییە، ئێمە بەقەد دروزەکان خەڵکی دروزمان لە ناو سوپا و پێکاتەی دەوڵەت و سیاسەتی ئیسرائیلدا نییە، وەکو ئەوەی کە کوردە زایۆنیستەکان ئێستاکانە ڕۆژانە
خەریک بوون ئەو ماوەی بەردەوام بانگەشی ئەوان دەکرد ئێستا دەرفەتی زێڕینە و کورد دەتوانێت بێتە دەوڵەت چونکە ئیسرائیل لێ پشتگیری دەکات ئەمە فریودانە ینی ئیسرائیل بۆ پشتگیری بەڕاستی لە کورد بکات تەواو کورد دەتوانێت پێگەیەکی گرنگی استراتیژیکی هەبێ و لە هیندێک دۆخدا دەتوانێت ئەم پەیوەندی ئەم پێگە استراتیژیکە دەگەڵ هیندێک بنەمای بەرژەوەندی ئیسرائیل یەک بێ زۆر ئاساییە لەسەر ئەمانەدا کۆبوونەوە هەبێ چاپێکەوتن هەبێ هاوکاریش هەبێ ئاساییە بەڵام ئێمەوەمان لەبیر نەچێت جارێکی دیکە ئێمە ئاکتۆڕێکی نادەوڵەتین لە باشترین حاڵەتدا ئێمە دەبینە پرۆکسی دەوڵەتێکی دیکە باشترین چارەسەری بۆ تۆ چیە بۆ ئەوەیە کە تۆ لە هەوڵی دۆزینەوەی مێکانیزمەکانی چارەسەریەکی سیاسی بی دەگەڵ حکوومەتی مرکزی ئەمە زۆر زەحمەتە چۆن زەحمەتە ینی دەوڵەتێکت هەیە کە سوپایەکی یەکدەستی نیە لە سووریەی ئەو سوپایەکە هەیە لە چەندین ڕێکخراوی تێڕۆریستی ناو دەوڵەتی پێکاتۆ دەوڵەتی تورکیا لە لایەکی دیکەوە لە ئارادا هەیە بەڵام بمان هەیە نەمان هەیە ئێمە ڕێککەوتنێکمان کردبوو ئەو ڕێککەوتنە دەیتوانی بێتە بنەمایەک بۆ ئەوەی کە کۆمەڵێک مەترسی بڕوێنێتەوە ئەگەر ئێمەش نەگەینێتە هەموو ئامانجەکانمان بەڵام هەر هیچ نەبا بۆ قۆناغێک دەیتوانی وەڵام دەرەوە بێ ئێستاش درەنگ نەبوو ئەم پیاوی ئێستاش درەنگ نەبوو ئێستاش ئەگەر هەوڵ بدرێت دەتوانرێت لەسەر بنەمای ئەو ڕێککەوتنەی کە لە دەی مانجی ساڵی ڕابردوودا کردراوە هەوڵ بدرێت بە زووترین کات مێکانیزمی پراکتیکی بۆ پێکێنانی ئەم ڕێککەوتنەی بێتە ئاراوە کاتی ئەوەی بەسەر چۆکەتەوە ویستی ماکسیمالیستی هەبێت ئەمن ئەوم دەوێت یا دەمدەنێ یا نامدەنێ چێ دەتوانێت ویستی ماکسیمالیستی هەبێ رووسیا دەتوانێت ئێستاکەنە رووسیا لە شەڕی ئۆکرایندا لە پەیوەندی دەگەڵ ئەوروپا لە پەیوەندی دەگەڵ ئەمریکادا سیاسەتی ماکسیمالیستی هەیە بۆ رووسیا دەتوانێت ئەم سیاسەتی ماکسیمالیستی هەبێ چون لە ئەرزی واقعدا لە مەیدانی شەڕدا توانیتی باڵەدەستی خۆی بسەپێنێ و توانیویتی ڕۆژ بە ڕۆژ پێشڕەوی بکە و ئەمەی بە هەموو جیهان نیشانداوە کە چارەسەریەک ئەگە هەبێ ڕێککەوتنە دەگەڵ دەوڵەتی رووسیا چونکێنێ بەردەوامی ئەم دۆخە لە بەرژەوەندی سوپای رووسیادای و سوپای رووسیا توانێت ڕۆژانە ئەنجام بگرێتە دەست ئایا ئێمە وەکو کورد ئەو بەرتەریە ئەو باڵادەستیەمان لە مەیدانی شەڕدا هەیە نیمانە حاڵی ئەرزم بوویت هەر بۆیە ناتوانین ئێمە سیاسەتی ماکسیمالیستیمان هەبێت سیاسەتی ماکسیمالیستی لە ئەفرین ئەو کارەساتەی لەکەوتەوە کە بینیمان ناکرێ عینی سیاست لە ئەفرین کردبێت شکستی هێناوێت لە منبەج کردبێت شکستت هێناوێت بینی دوای 3 جار بۆ جاری سێهەم لە حەڵە بیشپێکی بێنێەوە و چاوەڕوانی ئەنجامێکی جیاوازتر بکەیت ینی ئەگەر ئەتو جاری یەکەم و دووەم ئەنجامت بەدەست نەخسپیە چ گەڕانتێکێکە بۆ جاری سیامیژێت کە ئەنجامێکی ئەرێنی بەدەست بخەیت مادام ڕێبازێکت هەیە کە ئەم ڕێبازە ئەنجامی نەبوو شکستی لێبووتەوە ئیدی شایانی ئەوە نییە نە ئەتۆ نە شەڕوانەکان نە ئەو قارەمانانێکە لەوێنە نە ئەو خەڵکە نە ئەو میلەتە شایانی ئەوە نیە کە ڕوبەڕووی کارەساتێکی دیکە ئێ بەو جۆرە بێتەوە پێویستە ئەو ڕێو ڕێبازانە بگۆڕێن واز لە سیاسەتی ماکسیمالیستی بهێندرێت ینی تەنانەت ینی ئۆجلان هیندێک جار ئیسان بۆکو نمونە بێنێتەوە زۆر باشە لەو پرۆسەی کە ئێستاکەنە لە ئارادایە سەرڕای هەموو ڕخنەکانی کە هەمانە پێشتر ئەم تۆ لەسەر ئەو بابەتە قسەمان کردووە و ئەم بەوردی ڕخنەکانی خۆشم لەسەر ئەو پرۆسەیە و لەسەر نزیکایەتەکانی ئۆجلانیش لەو پرۆسەیەدا باس کردو بەڵام دیسان ینی ئێمە تەماشا بکەین ئایا بەڕاستی مێتۆدی ئۆجلان لە ئەو پرۆسەیدا کە هەیە مێتۆدێکی ماکسیمالیستیە بە پێچەوانە مینیمالیستیە بەڵام مینیمالیستیە بەڵام ڕخنەی لێ دەکرێت کە هیچی ناوێ بە هەموو شتێک حازرە ئامادەیە هیچی ناوێ ئەوەش میساقی میلیە و ئەوەش تەسلیم بوونە بۆچی زۆرە کەک شەمان ئەو ڕاستە ئەو خەڵکانێکن ئەو ئیدعا دەکەن وایە خەڵکانەکەن ئەو دیعا دەکەن بەڵام ئایا بەڕاستیە بەو جۆرەیە ئێمە قسەیەکیش بۆ خوا بکەین ینی ئەکە ئۆجلان ویسپای میساقی میلی بکە
بەو تێگەیشتنی کە دژبەرەکانی دێڵن کەڵن ئەو تەسلیم بوو ئەگە و تەسلیم بوو باو کاکرد لە مێژ بوو کابرای هاتووێرە لە سزنەوە ئەگەر سوپای تەسلیم ببێ ئەوە بۆ 25 ساڵە لەو دۆخەدا دەماوە کە ئەمڕۆکانە تێیدایە حاڵێزم بووی کەواتە دیارە مەسەلەکە ئاوا زەربی سەفرکردن دروست نییە یعنی ئێمە فێریەوە بووین دەبێ هەموو شتێک ماکسیمال بێ ئەی کاکە خەتو بۆی کە تۆ ویست و داخوازی ماکسیمالیستی هەبێ دەبێ ئەو هێزەشت هەبێ لە پشتەوە کە پشگیری داخوازی ماکسیمالیستەکانت بکات ئۆزەلان بینی لە 2015 هەتا کونی 2025 ساڵ بە ساڵ لایەنی ئەسکەری تۆ یعنی ئی کورد لە پاشەکشەدایە ساڵ بە ساڵ ئەندامی لێکەم دەبێتەوە ساڵ بە ساڵ بەشداربوونەکەی کەمتر دەبێتەوە بەشداربوون لە ناو هێزی چەکداردا ساڵ بە ساڵ هەژماری شەیدەکان دەچێتە سەرێ ساڵ بە ساڵ هەژماری سەرکردە شەیدەکانت دەچێتە سەرێ ئەو تا ئێستاکانەوە لە 4-5 مانگی ڕابردوودا پەکەکە بەردەوام ئاماری شەهیدەکانی خۆی ڕادەگەینێ یا ناسنامەی شەیدەکانی خۆ ڕادەگەینێ تازە بە تازە ئاشکرا دەبێت کە 9 نەفەر 2015 لەوێ شەید بۆ 20 نەفەر نازانم لە چۆ شەید بۆ ینی ناسنامەی کەسانێک ئێستا ئاشکرا دەکەن کە لە 10 ساڵ ڕابردوودا بێدەنگیان لێکردو چمان پێی نیشاندا کە کاکە وەزعی شەڕ هیندا حاسان نییە ئەمە ناتەواتایی کە ئێمە بێڕێزی بۆ کەسانە بکەین کە لە شەردانە کاکە ئەوانە بەڕاستی ئەگەر لە دنیادا سیمبۆلێک بۆ بەرخودان هەبێ ئەو تێکۆشەرانن کە لە ناو ئەو بەرخودانە دەکەن لە لوتکەی بێداخوازیدا ینی بێ کە هیچ شتێکیان بوێ بێوە کە هیچ چاوەڕوانیەکانە بێ بەرژەوەندێکی شخصیان نەبێ لە ئەوروپا چۆتەوە شەهید بووە لە حەلەب کابراوە تا لە هەموو شوێنێکی ئەوە جانێکی هەیەی و جانەکەشی سەردەستی داناوە و پێشکەشی دەکات خۆ ئێمە کە دێتە سەر بەرخودان ڕێز و حرمەتی ئەم بەرخودانە لەسەر سەر و لەسەر چاوانە بەڵام ئایا لە عەرزی واقعدا ئەمە چمان دەداتێ ئایا ئەم بەرخودانە دەبێتە هۆی ئەوەی کە بازنەی دووپاتە بوونەوەی مێژووی کورد بگۆڕیاننا حتا ئێستاکەن ئەو بەرخودانانە تەنها لە بازنەی پوکانەوەدایە ینی بەردەوام خۆی دووبارە دەکاتەوە بەرخودان قارەمانێتی کارەسات بەرخودان قارەمانێتی کارەسات ڕاستە جۆرێک لە هۆشیاری نەتەوەی دموکراتیک لە ئەنجامی ئەم تێکۆشانەدا ساز بووە بەڵام ئایا ئەمە بەسە ئەوە کاک شەمەڵ ئەوە هاوڕەیەک جوابی بدەیەوە باشە کە هاوڕەیەک پرسیارێکی نووسیوە لە بۆم داناوی ئەڵێ مەسەلەی شێخ مەقسوود و ئەشرەفیە چ پەیوەندی بە سیاسەتی ماکسیمالیستیەوە هەیە ئەو سیاسەتی ماکسیمالیستی کە تۆ بڵێ ئەم گەڕەکێکم دەوێت لە ناو شارێکی وەکو شاری حەڵەبدا کە ئەم شارە دەبێت لە هەموو بەشەکانی دیکەی ئەم شارە دابراو بێ و حەلەبیش ناوەندی پایتەختی سونی ئیسلامی بێ حەڵەب ئێستاکانە حەڵەب چەندە بۆ دەوڵەتی سووریە گرنگە 100 قات بۆ دەوڵەتی تورکیە گرنگە بۆ سعودیە گرنگە ئەمە تەنا باسی تورکیە دەکەم ئێستاکانە چونکە کاتمان زۆر نەماوە ئێوە تەماشای بزوتنەوەی ئیخوانی لە ساڵی 1982 بە تایبەتتر بکە کە تورکیا پشتگیری دەکا لە ناو جوغرافیای سووریەدا ئەمە لە چۆ دەست پێ دەکا لە چۆ ڕیشەدا دەکوتێ لە حەلەب دەگاتە حەما ئەنی ئەوانە خۆی چانتوانێت بەدووادا چوونی بۆ بکە ینی حەڵەب کاکە بۆ تورکیا ئێگزاژ منتەقەیەکی ساتی ئەتو ناتوانین دەناو حەڵەبێدا بڵێ ئەو دووگەڕەکە ئیمنە بە پۆلیس قەرەقۆڵی لێ ساز دەکەن ڕێوەبەریەکەی خۆم دەی پارێزم بەشێک بێ لە ڕێوبەری خۆم لە هەرێمەکانی ڕێوبەری خۆسەر و نابێ لە ڕووی ئیداریەوە لە ڕووی ئەسکەریەوە لە ڕووی ئەمنیەوە پەیوەست بێ بە ڕێوبەری ئەو شارە یا بە ڕێوبەری شامەوە ئەمە ناکردرێ لەوانەیە ئەتۆ لە سویس ڕابی بتوانانی مۆدێلیکە بە جۆرە پێک بینی بەڵام بەپێی بارودۆخی عینی لە سووریا ئەمە ناکردرێ ئەو ئەگە دەڵی دەکردرێ ڕاستە دەکردرێ بەڵام ئەوش ئەنجامەکەیتی دەتوانی بیکەی و پێکی شت هێناوە بەڵام دەبێت ئەو دەمی چاوەڕانی و ئەنجامەش بی ئەوە سیاسەتی ماکسیمالیستیە دەتواندرا بەپێی ئەو ڕێککەوتنەی کە لە چوارچێوەی گەڕەکی شێخ مەقسوود کرا لە دوای ڕێککەوتنەکەی دەی مانگی ساڵ 2015 بە 18 مان کرا ئیمانگیسیە
دەتوانرا بە پێی ئەو ڕێکەوتنە ئەو کات لە ڕووی کردداری و هەنگاو هەڵنرابە دۆخی ئەم شارە ئەم گەڕەکانە چارەسەر کردرابە و بەڵامکو باسم کرد لانی هەرێمی خۆسەر پێی وابوو کە چەندە پێکێنانی ئەم پەیمانە و درەنجی بخرێت ئەم پرۆسەیە درێژ بکرێتەوە لە بەرژەوەندی ئەواندایە بۆ چونکێنێ دەتوانن دەستکەوتی زیاترەوە دەست بخەن و لەوانەیە ئەمە تێگەیشتێکی 100% هەڵە نەبیە دەیتوانی ئەم شانسە هەبێ بەڵام دەشیتوانی نەبێ ناتیڤە لە ناو دەیان ئالتەرناتیڤدا وەکو کەسێکی کە سیاست مەدارە سیاست دادنێ پلان ڕێژی دەکات تۆ مەجبوری کە شکستی ئەم ئالتەرناتیڤانە هەمیش لە بەرچاوێ و ئالتەرناتیڤیشت بۆ ئەمانە هەبێ و ئەو خیارە ئەم ئالتەرناتیڤە هەڵبژێری ئەم بژاردەی هەڵبژێری کە بزانی مەترسیەکانی کەمترە و لە هەمان کاتیشدا پێکێنانەکەی ئیمکانی زیاترە بوو بە کاکە سعاتێک و 10 دقە ئەمن ڕاستە کاکە ئەتۆ دەبێ بڕۆی زۆر سوپاس دەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بووی کاک شەماڵ هاوڕێیان سوپاسی ئێوەش دەکەم دەخوازم بە کرمانجی ئانۆسەکی بکەم ئیرۆ ئێوارێ سعات 7 بەدەما ئەوروپای ئەس باوەڕم بە سعاتە تورکیا و بە سعاتە هەرێما کوردستانی 2 سعات یعنی دەبێت سعات نەهێ ئێوارێ لە دیسا لەوێ کەناڵێدا میوانێکی من دەبێ ئەس دێ بە سۆرانی بەئافم لێ میوانێ من بەخۆوە کرمان زمانە لە سووریایە مایە سووریا باش دناسێ و دەوارێ جیۆپۆلیتیک و دا دەوارێ ڕۆژنامەگەریدا کەسێکی پڕ حاکمە ئەو دێهەنێکی بەلکی گوتنێن جوداتر بکاژ من و کاک شەماڵ ئەمێ ئێوارێ گۆداری ویژی بکەن هەواڵنی هێژە گەلک سوپاس ji بووی و حتا وەکو نەها بەمەڕابوون یعنی تشتێک و کاک شەماڵ دەبێژێ ڕاستە لەوێ هەرێمەدا هێزێکی تێرۆریست هەیە ڕاستە هێزەکە لە بەچاوێمە تێرۆریستن داعشن لێ ئیرۆ ئەو هێزن تێرۆریست وەک مەگوت بە ئەمریکایێرە حتا پشتیوێ بە ئیسرائیلێرە دەناوە ئیتیفاقی دانا یعنی مرۆڤ نەکارێ بە 2 قلێشان بە 40 قلێشێکی مرۆڤ بکارێ 300-400 هزار کەسی لەوان محەلەیانە بپارێزی مرۆڤ دەکاری بۆ ڕێ و ڕێبازێکی دنێ ببینێ یا دنێژی تشتێک و کاک شەماڵ دەبێژێ یعنی ئەوەکو مرۆڤ دە استراتیژیەدا دە سیاسەتێدا حیسابێن خەلەت نەکە مرۆڤ نەبێژە ئیرۆ فرسەتێک هەیەش بووی و ئەم لە هەف بکەن لێکە ئەم هەنێکی دنێ درێژ بکەن بەلکی ئیسرائیلژی وەرێ مەیدانێ هەواڵێمە ئیسرائیلی هەنێکی ئاریکاریە مە بکەن لێ لە ڕۆژهەڵاتە ناویندا کۆلدە کۆنژۆکتۆرە و هەی اتفاقين هبنجي هرچه قاس اتفاقي كسي بمرة نينا ام تنه هزكي سر عرزينا ما بكارتين لهم بري شر داعش خلاص شو ليه هجر كو اتفاق جيها او اتفاقا جريداي كونجكتورا ان اتفاقي هفال بندينينا تنه اتفاقي هفال بنديها به دنا برا امريكا واسرائيل دايا لوما هێزن لاواز کەسێن لاواز میلەتێن لاواز هەگەر و تەدبیری خۆ وەرنەگرن لێ ژهۆلێ ڕاببن یەک تشتێک و مرۆڤ پەسنێ بدا دە پێواژەیە و ئۆجلان دەست پێکریە ئەوە ئۆجلان بەوێ حەسیایە و کورد دەوێ نقطەیەدا هەگەر خەلەتێکی بکەن ڕوبەڕوویە قەتل و عامان احتیمالێکی مەزن هەیە ڕوبەڕوویە قەتل و عامان ببن مە ئەفدا حەلەبێدا دیت بەرێ مەلا عەفرینێدا دیت بەڵێ گەلک سوپاس ji بۆیوە ئەم داوی لێتێن دووبارە کاک شەماڵ گەلک سوپاس کاکیۆ دەم باش سلااو و حرمەت ji بۆیوە لە کەرەماخۆ تەکلیە لە کلە کرەماخۆ دەستەکاوە ji بووی کەناڵێمە زێدەتر ببێ پشگیری بکەن ببن ئابۆنەمەند و سوبسکرایب حتا ئێوارێ ئیرۆ ئێوارێ سعات 7 بەدەما ئەوروپای ئەزدیسا بە میوانێکی دنرا لە خزمەتی وەدا دەم باش سلااو ڕێست